کاری پۆستەرەکە بە ناونیشانی هاوارێک بۆ ژنانی شنگال هیوادارین بە دوواداچوونێ بکرێ بۆ ئەو کارەساتەی کە ڕوویا بەسەر ژنان و دیارنەمانی کچانی ئەنفالکراوی کارەساتەکەی شنگال پۆستەرەکەم بۆ ناونیشانە کردووە. ئەم پۆستەرەی من زیاتر گزارش لە مافەکانی ئافرەتەکە و داوا لە ڕێگەی ئەم پۆستەرەوە لە ڕێگەی گۆرانیەوە مافەکانی خۆی ڕاگەیەنێت. تەنها ئەوانە بن لێرەوە بە هەموو خەڵکەڵێم یا بە لەوحەکەش کە خەڵکی بینێت حەز دەکەم کە هیواکانی کەمەندامان ئێمە دەستیان بۆ درێژکەین هیواکانیان بین نەدین. بابەتی پۆستەرەکە لەسەر ئاشتیە، هەڵبەتە زۆر لەوانەی کە لەسەر بابەتی پۆستەری بە بابەتی ئاشتی ئیشان کردووە، بەڵام بە کەرەستەی جیاواز و بە شێوازی جیاواز هەڵبەتە دیارە و ڕوونە. من کەرەستەکەم هینە جەریدەیە بە ڕۆژنامە ئیشم کردووە، هیچ قەڵەم و هیچ کەرەستەی ترم بەکار نێناوە، بەڵام بە شازێکی زۆر سادە کارم کردووە. ژیان بە هەموو مانایەکوەکە ئێمە بتوانین هەموو ڕەنگەکانەوە بەیەکەوە ژیانێک بۆ خۆمان دروستکەین، هەمومان بتوانین لە ژێر سایی چەترێکدا کە هەموو ڕەنگەکان خۆ بکرێتەوە بەیەکەوە.